گردبوونەوەی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سۆرانە بۆ پشتگیری لە کوردانی ڕۆژئاوا داوای ڕاگررتنی خوێنڕشتنی گەلی کورد لە ڕۆژئاوا دەکەن. ئامانج لەم گردبوونەوە ئێوەیە کە دەمانەوێت بە هەموو دنیا بڵێن ئێمە کورد یەک پارچەین، ئێمە داگیرکاری قوبوڵ ناکەین، ئێمە لەگەڵ مافی مرۆڤین، ئێمە لەگەڵ ئەوەین کە ئێمەش وەکو خەڵکانی هەموو جیهان بە ئازادی بژین، بە مافەکانی خۆمان بگەین و تەعەدا قوبوڵ ناکەین. دەمانەوێت وەکو هەموو خەڵکی دیکە ئاسکە چۆن هەموو خەڵک بە ئاسایی دەژی، ئێمەش بە ئاسایی و لە ئەمن و ئەمان بژین. پسپۆڕانی سیاسی دەڵێن گەرچی کاری نەتەوە یەکگرتووەکان ئەوەیە ڕێگری بکات لە دەستدرێژیکردنە سەرمافی گەلان و ئەرچی پاراستنی مافەکانی مرۆڤە، بەڵام لەم شەڕەدا دەستەوەسانە و هیچ کاردانەوەیەکی نییە لە بەرامبەر ئەو ستەمەی لە گەلی کورد دەکرێ و ئەوەی ئێستا ئەنجام دەدرێت پێچەوانەی یاسانەی دەوڵەتیەکان و پشتگوێخستنی مافی مرۆڤە. هیوادارین کورد یەکگرتوو بێتن، ئەگەر یەکگرتوو بین ئەوەمان بەسەر نەدەهات. هەموو هۆکاری ئەوەی کە ئێمە جیا بووین ئەوەمان بەسەر هات. ئەگەر ئینسان وربیتەوە هەر لە قسەی ترامپ دەڵێ من هیچ حسابێک بۆ یاسانی دەوڵەتەکان و یاسای مرۆڤایەتی ناکەم، من ئەخلاق خۆم چین پێ بێ هەر ئەوە جێبەجێ ئەەکەم. بەداخەوە کە هیچ یاسایەک بوونی نییە کە هیچ حسابێک نەبوو نەتەوە یەکگرتووەکان نەبوو یاسا ناکرێتن لەلایەن وڵاتانی جلهێزەوە. بەداخەوە مافی مرۆڤ کە باسی لێ دەکرێت لە ئێستادا تەنیا بۆ ئەوانەیە کە دەتوانن ئەو مافانە بەدەست بێن و بەرگری لێ بکەن، چونکە بینیمانە هەتا ئێستانەتەوە یەکگرتوەکان لە بەرامبەر زلهێزەکان لە بەرامبەر ئەو بەرژەوەندیانەی کە زلهێزەکان دەیان خوازی نەیتوانیوە هیچ هەنگاوەک بنێ لە کاتێکدا دەسەڵاتی نەتەوە یەکگرتوەکانە لە ئێستادا تەداخل بکە، ڕێگری بکە لەو جینۆسایدێک کە تەنیا لە بەرەوەی کوردین ڕوبەڕووی دەبینەوە. هەر لە دەوڵەتەکەی قازیەوە بگرە تا ئەمڕۆ گەلی کورد لە هەر پارچەیەکی کوردستان قەوارەیەکی پێکەوە نابێ، گەلە کۆمەی لێکراوە و نەیان هێشتووە ببن بە خاوەن ماف و دەوڵەتی سربەخۆ. هۆکاری سەرەکیش یەکنەخستنی نێوخۆی ماڵی کووردە، هەر بۆیە کاتیەوە هاتووە گەلی کورد یەکگرتوو بێ و حیزب و لایەنە سیاسیەکان بەرژەوەندی تەسچی حیزبی لە پێناو پاراستن و سربەخۆبوونی نەتەوەیەک وەلانێن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.